سەدای زێڕین وا هاتەوە ئەی مانگی جوان، گوڵ بەژێرێک لە دەنگی خاڕینی قورئان. سەدای نورە خۆشبەختیە وەکو باران، ئاوازەکە پڕ لە شادی بۆ هەموومان. ئەی مانگی خێر دڵمان پڕکە لە ئیمان، جگە لە تۆ کێ بکەینە دۆست و میوان. یەک تەلاوەت عیشقت دەڕوات بۆ نێو دڵان. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. أياما معدودات، فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر، وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين، فمن تطوع خيرا فهو خير له، وأن تصوموا خير لكم إن كنتم تعلمون. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان، فمن شهد منكم الشهر فليصم، ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر، يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر، ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون. وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان، فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. صدق الله العظيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين محمد وعلى آله وأصحابه أجمعين. اللهم صل وسلم. يا رب لك الحمد كما ينبغي لجلال وجهك وعظيم سلطانك. اللهم اجعل القرآن العظيم ربيع قلوبنا وشفاء صدورنا وذهاب همومنا وأحزاننا، زين به لساننا وجمل به وجوهنا وقوي به أجسادنا وثقل به موازيننا يوم العرض عليك يا رب العالمين. بینەران و بیسەران و خۆشەویستانی سەدای زێڕین، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ.
ئەم کاتە و هەموو کاتێکتان پڕ بێت لە شادی و کامەرانی. ئازیزان و خۆشەویستان، داواکارم لە ئەڵڵا تەعالا تاعەت و عیبادەت و پەرستش و ڕۆژوو و نوێژی مانگی پیرۆزی ڕەمەزانی لێ قبول کردبین ئینشاءالله. هەروەها بەدەستی پڕۆ بمان باتە بارەگای خۆی و تەواوی ئەم عیبادەتانەمان لێ وەربگرێت. ئەمڕۆ لەگەڵ میوانێکی زێدە ئەزیز و خۆشەویست، میوانی بەرنامەی سەدای زێڕین، ئەویش شێخ عەبدولوەلی ئەرکانیە، میوانی بەرنامەکەمانە. ئەچینە خزمەتی بەخێری هێنین و زیاتر ئەیناسێنین بەیەوەی خۆشەویست. زۆر بەخێر بێن شێخ عەبدولوەلی. سپاس بۆ جەنابتان، سپاس بۆ ئامادەبوونتان لە بەرنامەکەمان. خوای گەورە پاداشتی خێرتان بداتەوە ئینشاءالله. خدای گەورە پاداشتان بداتەوە شێخ محمود بۆ ئەم میوانداریە و پێشوازیە جوانت و کەم تەرخەمین نەکردووە و لە ئەرکێشاندان و لە ڕێخستن و ڕێکاریکردنی ئەم بەرنمەیە، هەروەها گرنگیدان بەگەشتەکەت. خدای گەورە بەختەوەرت بکە و پاداش بداتەوە بۆ ئەم چاوپێککەوتنەوە، هەروەها برایانیش بۆ ڕێخستنی ئەم بەرنامە. خدای گەورە پاداشتان بداتەوە. شێخ ئەرکانی، جەنابەت زیاتر ئەگەر بدناسیم زانین کەی لەدایک بووی و سەرەتای دەستپێکی کاری قورئانی لەکەوە دەستی پێ کردووە. خدای گەورە بتان پەرێزە شێخ محمود. سەرەتام وەک هەر قورئان خوێنێک سوپاس بۆخوا، سەرەتا و فێربوون و دەست پێکردنم لە مەکە بووە و لە پەیمانگەی حەرام. قورئانی پیرۆزم لە مەکە لەبەر کرد لە تەواوی قورئانی پیرۆزدا. الحەمدولله. لە تەمەنی چەند ساڵی قورئانە لەبەر کرد؟ کەم کان عمرك عندما حفظت القرآن؟ بە نزیکەی 10 ساڵان دەبووم. ماشاءالله تبارك الله. هەروەها باوکیشم خدای گەورە لێ خۆش بێ قورئانی پیرۆزی لەبەر بووە، هەروەها ئیمان بوو لە مەکە، ئەویش زوو دەستی پێ کرد. خدای گەورە پاداشتی بداتەوە لێی خۆش بێ. واتە هەر ئەو نیوەی قورئانی پێ لەبەر کردم و پاشان کۆچی دوای کرد. خدا لێ خۆش بێ. دواتر دایکم خدا بیپارێزێ گرنگی پێدام و ناردمی بۆ لەبەرکردنی قورئان لە مەکە و لەبەرکردنی قورئانم لە مەکە تەواو کرد، پاشان پەرم بە خوێندندا هەر لە حەرام لە مەکە. خوای گەورە پاداشتی خێر بداتەوە ئینشاءالله. حتمما خێزانداری و منداڵیشت هەن، منداڵەکانت وەڕاهێناوە کە وەکو خۆت دەرچن؟ بەڵێ ئەوە ئەواتمە. منداڵەکانم و خزمەکانم هەر هەمویان، واتە خوشکبراکانیشم قورئانیان لەبەر بێت. بەڵام سپاس بۆ خوا کە لەبەریانە و ئیمامی مزگەوتن لە نێوان سعودیە و ئیماراتدان. هیوادارم منداڵەکانیشم کتێبی خوددا بە تەواوەتی لەبەر بکەن و ینی قورئان لەبەر بکەن و هەروەها یەکێک بن لەو کەسانی کە دەنگیان خۆشە. کوڕ هەیە، بەڵێ 2 کوڕم هەیە. ناویان چییە؟ یەکەکیان حەمەد، ئەوەی تر ئەحمەد، وەک چەکەشم ناوی جەنایە. ماشاءالله. جەنا محەممەد و ئەحمەد. حەمەد ئەحمەد وە جەنا. ماشاءالله. خوای گەورە تەمەن درێژیان کە ئینشاءالله. زۆر خۆشحاڵ بووین. پێمان خۆشە هەندێکی تر گوێ لە قورئانی پیرۆز بگرینەوە شێخ ئەرکانی. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ألف لام را تلك آيات الكتاب المبين. إنا أنزلناه قرآنا عربيا لعلكم تعقلون. نحن نقص عليك أحسن القصص بما أوحينا إليك هذا القرآن وإن كنت من قبله لمن الغافلين. إذ قال يوسف لأبيه يا أبت إني رأيت 11 كوكبا والشمس والقمر رأيتهم لي ساجدين. قال يا بني لا تقصص رؤياك على إخوتك فيكيدوا لك كيدا إن الشيطان للإنسان عدو مبين.
وكذلك يجتبيك ربك ويعلمك من تأويل الأحاديث ويتم نعمته عليك وعلى آل يعقوب كما تمها على أبويك من قبل إبراهيم وإسحاق إن ربك عليم حكيم. لقد كان في يوسف وإخوته آيات للسائلين إذ قالوا ليوسف وأخوه أحب إلى أبينا منا ونحن عصبة إن أبانا لفي ضلال مبين اقتلوا يوسف أو اطرحوه أرضا يخل لكم وجه أبيكم وتكونوا من بعده قوما صالحين. قال قائل منهم لا تقتلوا يوسف وألقوه في غيابة الجب يلتقطه بعض السيارة إن كنتم فاعلين. قالوا يا أبانا ما لك لا تأمنا على يوسف وإنا له لناصحون أرسله معنا غدا يرتع ويلعب وإنا له لحافظون. قال إني ليحزنني أن تذهبوا به وأخاف أن يأكله الذئب وأنتم عنه غافلون. قالوا لئن أكله الذئب ونحن عصبة إنا إذا لخاسرون. ما شاء الله بخير بيتوا دنگت نرزي خوي گورا پاداشتی خير بداتو ان شاء الله. شيخ أركاني حتما ئاشنایەتی هەیە بە کۆمەڵێک لە قورئان خوێنانی دەوروبەری وڵاتانی عەرەبی و ئەوانە بالێەوە دەست پێ بکەم زانم ڕاچیە لەسەر کوردستان و لەسەر کورد و لەسەر گوێگرانت لە کوردستان. ماشاء الله تبارك الله زۆرێک لە برایانم لە هەرێمی کوردستان بەردەوام پەیوەندیم هەیە لەگەڵیان ماشاء اللهیان لێبێت گرنگی بە قورئانی پیرۆز دەدەن هەروەها پارچە قورئانی پیرۆزی بچووک بڵاو دەکەنەوە و قورئانی خوێنەی کوردستانی عێراق زۆرن سوپاس بە خودا و گرنگی پێدان و کۆشیان زۆرە ماشاء الله. ئینشاء الله هیوادارم بەم نزیکانە سەردانی کوردستان بکەم و تێچووی مزگەوتەکانی کوردستان بگرینە ئەستۆ و چاوم بە خۆشەویستان و شێخەکانی ئەوێ بکەوێت. ئێمە خۆشمان دەوێن دوای سەرکەوتنیان بۆ دەخوازین خودای کوردستان بپارێزێ و کوردستان و خەڵکەکەی هەردەم بەختەوەر بێ. جەزاک الله. گوێ لە سەوتی چێگری زیاتر حەزت لێیە گوێ لە سەوتی چێ بگری لە قورئان خوێنەکان؟ بێگومان شێخ و قورئان خوێنەکان هەمویان خێر و بەرەکەتن سوپاس بۆخوا خدای گەورە لێیان قبول بکە لەگەڵ ئێمەش و ماشەڵڵایان لێبێت بەڕاستی زۆرن و ڕۆژانە زۆریش دەبن
بێگومان من سەرەتای گوێگرتنم یاخود سەرەتایم کە گوێم لە قورئان خوێنەکان دەگرت بەڕاستی من سەرەتا بە شێخ عەبدوڵڵا عەواد جوهێنی کاریگەر بووم هەتا لەسەر شێوازەکەشم کاریگەری لێ دیارە بەتایبەت تیلاوەی شێخ عەبدوڵڵا عەواد جوهێنی ئەو کاتەی ئیمام بوو لە حەرەمی نەبەوی سەرەتای دامەزراندنی لە مەدینەی پیرۆز کاریگەر بووم من بە شێوازی ئەو لە دەنگ و لە ئەداکردنیدا بەڵام دواتر سوپاس بە خودا ڕێگەکەی واتە سوپاس بەخوا من شێخەکان بەرەکەتیان تێدا ئیتر کەوتینە سەر ڕێگەی ئەوان ئێمە چینە لای ناوبڕێک و دواتر دێنەوە لای بەڕێزت بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێک وەرەگرین و دوای ئەو ناوبڕە بەردەوامە بین لە پێشەشکردنی سەدای زێڕین بینەروبی سەرمان بن سەدای زێڕین وە هاتەوە ئەیمانگی جوان گوڵ بەژێرێک لە دەنگی خاڕینی خۆر دووبارە سەلامی خواتان لێبێ بینەران و خۆشەویستان و ئازیزانی سەدای زێڕین ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه دوای ناوبڕەکە هاتینەوە خزمەتان لەگەڵ مامۆستای قورئان خوێن شێخ عەبدولوەلی ئەرکانی ئەمڕۆ لە بەرنامەی سەدای زێڕینەوە شێخ عەبدولوەلی ماندوو نەبی لە 6 ساغ بێ ئەمە پرسیاری ئەوە بکەم نێوانی تۆ بانگدان چۆنە پێشتر بانگت فەرمووە لە هیچ شوێنێک یاخودنا بەخدا وەکو دەڵێ من شارەزاییەکی تەواوم نییە لە بانگداندا یاخود ئەزمونێکی زۆرم هەبێ بەڵام واتە نزیکترین شێوازی بانگدان لێم مسڕیە ماشاءالله بەڵێ باش پێمان خۆشە بانگێکمان پێشکەشکەی قدم لنا أذانا لو سمحت الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله أشهد أن محمدا رسول الله حي على الصلاة حي على الصلاة لا حول ولا قوة إلا بالله حي على الفلاح ما شاء الله حي على الفلاح الله ما شاء الله الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا
خاتم النبيين محمد رسول الله صلى الله عليه وسلم. اللهم رب هذه الدعوة التامة والصلاة القائمة آت سيدنا محمدا الوسيلة والفضيلة وبعثه مقام محمودا الذي وعدته وارزقنا زيارته وشفاعته يا رب العالمين. ما شاء الله، فتح الله عليك يا شيخ محمود. وعليك إن شاء الله. باشا الشيخ أركاني جنابت پێم وابێ لە مانگی ڕەمەزان مەسەڵەن سەردانی مزگەوتەکانی تر و شار و وڵاتەکانی تر ئەەکەی تا ئێستا ئەو شار و وڵاتانی کە بەشداری تیانە کردووە کوێ بووە؟ سپاس بخوا لە ڕەمەزان هەمیشە لە زۆرینەی پرۆگرامی قورئان خوێنەکان دەبم لە چەندین وڵاتان و دیارترین وڵاتەکانیش زۆرینەی دەوڵەتانی خەلیجن و پرۆگرامی میوانداری شێخ و قورئان خوێنەکان هەیە لە هەموو ڕەمەزانێکدا بە نزیکەی هەموو دەوڵەتانی خەلیج، واتە هەر 6 دەوڵەتەکە سوپاس بخوا لەگەڵ ئیمامەتیکردن لە زۆرینەی مزگەوتەکان لە ڕەمەزان و دوای ڕەمەزانیش. دەڵێ 6 دەوڵەت، بەڵێ سعودی و کوێت و بەحرێن و قەتەر و ئیمارات و جێنشینی عەمان. هەروەها سوپاس بخوا بەم دوایانە لە هەندێک لە مزگەوتی ئێرە لە تورکیا پێشنێژیم کردووە. پێم وابێ لە مزگەوتی ئایا سۆفیاش پێشنێژیت کرد؟ وابزانم بەم دوایانە لە مزگەوتی ئایا سۆفیاش پێشنێژی کرد. بەڵێ سوپاس بخوا لەوێش پێشنێژیم کرد و لە زۆر دەوڵەت پێشنێژی دەکەم کاتێک کە گەشت دەکەم، هەروەها لە پرۆگرامەکان ئەوە بەخێرەی بەبێ ڕێخستنی پێشینێ و ئینشاءڵڵا بەم زوانە سەردانی کوردستانی عێراقیش دەکەین بۆ هەرێمی کوردستان. پشتیوان بخوا. جزاک الله خیر. ئەگەر ماندوومان نەکردبی پێمان خۆشە بڕگەیشتر گوێ لە قورئانی پیرۆز بگرین ئینشاءڵڵا. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا إنه هو الغفور الرحيم. وأنيبوا إلى ربكم وأسلموا له من قبل أن يأتيكم العذاب ثم لا تنصرون. واتبعوا أحسن ما أنزل إليكم من ربكم من قبل أن يأتيكم العذاب بغتة وأنتم لا تشعرون. أن تقول نفس يا حسرة على ما فرطت في جنب الله وإن كنت لمن الساخرين. أو تقول لو أن الله هداني لكنت من المتقين. أو تقول حين ترى العذاب لو أن لي كرة فأكون من المحسنين. بلى قد جاءتك آياتي فكذبت بها واستكبرت وكنت من الكافرين. ويوم القيامة ترى الذين كذبوا على الله وجوههم مسودة أليس في جهنم مثوى للمتكبرين. وينجي الله الذين اتقوا بمفازتهم لا يمسهم السوء ولا هم يحزنون.
الله خالق كل شيء، الله خالق كل شيء وهو على كل شيء وكيل. له مقاليد السماوات والأرض، والذين كفروا بآيات الله أولئك هم الخاسرون. قل أفغير الله تأمروني أعبد أيها الجاهلون؟ ولقد أوحي إليك وإلى الذين من قبلك لئن أشركت ليحبطن عملك ولتكونن من الخاسرين. بل الله فاعبد وكن من الشاكرين. وما قدروا الله حق قدره والأرض جميعا قبضته يوم القيامة والسماوات مطويات بيمينه سبحانه وتعالى عما يشركون. ما شاء الله ما شاء الله ما شاء الله. بەڵێ بینەرانی بەڕێز خۆشەویست، وەکوە بینن ئێمە لە بەرنامەی سەدای زێڕین هەمیشە جەخت لەسەرەوەکەینەوە کە بەرنامەکەمان تایبەتە بە قورئانی پیرۆزەوە و ئێمە لە مانگی پیرۆزی ڕەمەزان ناین. مانگی پیرۆزی ڕەمەزانیش مانگی قورئانە. هەموو لایەگەزانن کە پاداشتێکی گەورەمان دەست ئەکەوێت کاتێک کە قورئان دەخوێنینەوە یاخود گوێ لە قورئان دەگرین یاخود لە مەجلیس و کۆڕێکدا ئەنیشین کە زیکر و قورئانی تیادا بخوێنرێت. ئێمەیش لە بەرنامەی سەدای زێڕینەوە لەم شاشە ڕەنگینەوە هەمیشە جەخت لەسەرەوەکەینەوە کە کاتەکانمان تەواو بۆ قورئان تەرخان بکەین و ژیانمان هەمووی لە پێناو قورئان بێ کە ئومێد دەکەم ئینشاءالله خوای پەروەردگار بیکە بمایی خێر و بەرەکەت بۆ خۆمان و ماڵ و منداڵ و کەس و کار و دەور و بەر و ڕزق و ڕۆزیمان ئینشاءالله. شێخ ئەرکانی بارەکە الله فیک، دەنگت نەرزێ، موفق بی ئینشاءالله. من پێم خۆش بوو لە کۆتایی بەرنامەکەمان بزانم جەنابەت پەیامێکت هەیە بۆ گەنجان، بۆ ئەو خەڵکی کە قورئانە خوێنن و قورئان خوێنن و دواتر ئینشاءالله ئەچینە لای شێوازی پێشنەژیکردنت لە مزگەوتەکان، بڕگەیەک لە پێشنەژی دائەنین لە یەکێک لە مزگەوتەکان و ئینشاءالله. بەڵام پەیامی کۆتایی خۆت لەم بەرنامەیە ئەگەر پێشکەشکەی سپاسە دەکەم. بەخدا ئامۆژگاریم بۆ برایان و گرنگی دەران بە قورئان و لەبەرکەرانی قورئان و خوێندنگە قورئانیەکان و هەروەها ئەوانەی هاوشێوەی ئەوانن، واتە ئامۆژگاریان دەکەم گرنگی بە قورئانی پیرۆز بدەن. قورئان بەرەکەتی تایە، بۆ دڵخۆشی و کامەرانی لە هەردوو دنیادا. بەرەکەتە لە ماڵ و لە موڵک و لە تەمەن و تەندروستی و لە ڕەش ساغی و لە خێزان و لە منداڵیش، لە هەموو کاروبارێکی گیان سەرکەوتن و دڵخۆشیت لە دنیا و لە قیامەت. قورئان بخوێنە، کارکردن بە قورئان و لەبەرکردنی قورئان و فێربوونی. ئەسپاس بە خودا لەناو ئێمەدا کەسانی باش هەیە. واکو پێم وتن ماشەڵڵا من دەبینم لە ڕێگای پەیوەندیم لەگەڵ برایانم لە هەرێمی کوردستانی عێراق گرنگی بە قورئان دەدەن لە قورئان خوێنەکان، ئەوە خۆشەویستیان بە قورئان هەیە و خۆشیان دەوێت. ئەمە باشە، داواکارم لە خودا زیاتر و زیاتر سەرکەوتن و تەبایی و تەندروستیان پێ بدات لە هەموو کاروبارێکیان ئینشاءالله. خدای گەورە پاداشتان بداتەوە. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست، بینەری ئەم بەرگە ڤیدیۆیە ئەبین بۆ شێخ عەبدولوەلی ئەرکانی و دواتر ئەگەڕێینەوە خزمەتتان، لەگەڵمان بن. الله أكبر
الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون أياما معدودات فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين فمن تطوع خيرا فهو خير له وأن تصوموا خير لكم إن كنتم تعلمون. دووبارە سەلامی خواتان لێبێ بینەران و خۆشەویستانی سەدای زێڕین. ئێمە لە کۆتایی ئەڵلقەی ئەم جارە سوپاس و پێزانینمان هەیە کە بینەر و بیسەری بەرنامەکەمان بوون. داواکارم لە خۆی پەروەردگار قورئان بکاتە مایی ئارامی دڵمان و بیکاتە مایی خۆشگوزەرانی ژیانمان و بیکاتە مایی لە ناوبردنی نەخۆشی دڵ و دەروونمان و تەواوی ئەو ناڕەحەتیانەی کە پێیدا تێئەپەڕین. خی پەروەردگار پاداشتیەوەی زیزیش بداتەوە ئینشاءڵڵا کە بینەر و بیسەرمان بوون. سوپاس بۆ برایانی کامێرەمان و بۆ ئەم دەستگا جوانە بۆ وێنەگرتنی ئەم بەرنمەیە. هەڵبەتە ئێمە لە وڵاتی تورکیا و لە شاری ئەستەمبوڵەوە ئەم بەرنمەیە پێشکەشەکەین و میوانە خۆشەویستەکەمان تەشریفی هێناوە بۆ وڵاتی تورکیا لە شاری ئەستەمبوڵەوە ئەم بەرنمەیەمان ساز کردووە. خدای گەورە پایدارتان کە شێخ محمود بۆ میوانداریەمان خدا پاداشتی بەخێرتان بداتەوە و کۆششکەران بن لەگەڵ قورئان و شێخەکان هەمیشە بە ئاگا بن ئینشاءڵڵا بۆ بڵاوکردنەوەی چاکە و خی گەورە کەناڵەکەش و ئێوەش بپارێزێت. لە ماوەی دوسێ خولەکدا هەندێک دوعامان پێشکەش کە سوپاسە دەکەین. في غضون دقيقتين 3 دقائق بعض الأدعية إن شاء الله رمضاني إن شاء الله. اللهم لك الحمد بالإيمان ولك الحمد بالقرآن ولك الحمد على ما أنعمت به علينا من قديم أو حديث أو خاصة أو عامة. لك الحمد حتى ترضى ولك الحمد إذا رضيت ولك الحمد بعد الرضا ولك الحمد على كل حال. اللهم لك الحمد ولك الشكر كما ينبغي لجلال وجهك وعظيم سلطانك. اللهم إنا نسألك الجنة وما قرب إليها من قول وعمل ونعوذ بك من النار وما قرب إليها من قول وعمل. اللهم إنا نسألك رضاك والجنة ونعوذ بك من سخطك ومن النار. اللهم إنا نسألك من الخير كله عاجله وآجله ما علمنا منه وما لم نعلم ونعوذ بك من الشر كله عاجله وآجله ما علمنا منه وما لم نعلم. اللهم اجعل لنا وللمسلمين من كل هم فرجا ومن كل ضيق مخرجا ومن كل بلاء عافية. اللهم فرج هم المهمومين من المسلمين ونفس كرب المكروبين واقض الدين عن المدينين
واشف مرضانا ومرضى المسلمين وارحم موتانا وموتى المسلمين وفك أسرانا وأسر المسلمين يا أرحم الراحمين. اللهم اغفر لجميع موتى المسلمين الذين شهدوا لك بالوحدانية ولنبيك بالرسالة وماتوا على ذلك. اللهم اغفر لهم وارحمهم وعافهم واعف عنهم وأكرم نزلهم ووسع مدخلهم واغسلهم بالماء والثلج والبرد ونقهم من الذنوب والخطايا كما ينقى الثوب الأبيض من الدنس. اللهم وجازهم بالحسنات إحسانا وبالسيئات عفوا وغفرانا يا أرحم الراحمين. ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. ربنا تقبل منا إنك أنت السميع العليم وتب علينا إنك أنت التواب الرحيم واغفر لنا ولوالدينا ولجميع المسلمين الأحياء منهم والميتين برحمتك يا أرحم الراحمين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. وصل اللهم وسلم وبارك على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. سەدای زێڕین وهاتەوە ئەیمانگی جوان گوڵ بەژێرێک لە دەنگی خاڕینی خۆرمان سەدای نورە خۆشبەختیە وەکو باران هەوازەکە پڕ لە شادی بۆ هەموومان ئەیمانگی خێر دڵمان پڕکە لە جگە لە تۆ چێ بکەینە دۆست و میوان یەک تەلاوەت عشقت دەڕوات بۆ نێو